کاتەکەم دوگمەی لایکدا بگرە گەر سابسکرایبش نەکەیت سابسکرایب چنەڵی ژیری بکە چکە بابەتی زۆر جوان بڵاو دەکەینەوە. پێنجشەممەیە 22 مانجیدا لە بەرنامەی سفرێک ژیر لەگەڵتانم بە باسی نوێترین هەواڵەکان بکەین. سەرەتا بە گەورەترین هەواڵ دەست پێ دەکەم ئەویژەوەیە کە زۆرینەتان لەم دەپرسن ئایا ژیر مانجی 2021 یاری God of War بڵاو دەکرێتەوە یا خۆت ناز. یاری God of War نوێ لە کۆنفرانسی ڕابردووی PlayStation 5 ئاشکرا کرا و کۆنفرانسێکەوە نرخی PlayStation 5 مان بینی. هەرچەندە تەنیا لۆگۆیەکمان بینی هیچ دیمەنێکمان نەبینی تەنها کاراکتەرەکانیشمان نەبینی تەنیا لۆگۆیەکمان بینی لەگەڵ ناوی یاریەکە کە God of War ڕاگنۆڕاک دەبیتن. وە سۆنی ڕاگەیاندکەوە یاریەکە لە 2021 بڵاو دەکرێتەوە. من ئەو کاتژن لە لایڤ ستریمێک گوتم هێشتا ئەو یاریە لە بەرەمهێنانەوە خەریکی تاینکردنی خەڵکی دامەزرێن تاوەکو کار لەسەر ئەو یاریەکەم. بەڵام لە ماڵپەڕی IMDb لە پیجی فەرمی یاری God of War ڕاگنۆڕاک دەیتێک دانرا خود بەروارێک دانرا بوو کە نووسرا بوو مانجی 2021. زۆر پێویست ناکە باوەڕ بۆ شتانە بکەیت لەبەرەوەی هەموو کەسێک دەتوانێت لەناو پرۆفایلی هەر یاری یەکچی هەر فیلمەکی زانیاری داخل بکە. بێگومان ئەمن تو یەکسەر ناتوانین دەبیت چەند دەنگەکە بی چەند خەسەکە بیکە یەک بەروار ئەکید بکەنەوە ئینجا دایدانێ وەروە لەوانەشە دەستی ماڵپەڕی IMDb تێدابی تاوەکو خەڵکی سەردانی ماڵپەڕەکەی بکە ئەگەر حەز دەکەی بزانی کە God of War نوێ بڵاو دەکرێتەوە چاوەڕێی دەبیت چاوەڕوانی کۆمپانیای سۆنی بکەیت لە کۆنفرانسێک بە دیمەنی نوێ بە گەیمپڵی نوێ لەبەرەوەی تاوەکو ئێستا دیمەنمان لێ نەبینیوە چاوەڕێ بکەن تیزەرێک ببینین ترێلەرێکە ببینین ترێلەری دووەم ببینین گەیمپڵی ببینین چەندین مقابلە ببینین ئەو یاریەکە بڵاو دەکرێتەوە وەکو پێشبینی خۆ من باوەڕ دەکەم لیان کۆتایی 2021 مانجی 12 یاخود بەهاری 2022 لەوانە یاریەکە بڵاو بکرێتەوە. DLC نوێ لە بۆ یاری دوم ئیتەرنال بڵاو کرایەوە بە ناوی The Ancient Gods کەوا قڕشی تێدایە گەیمەرانی دوم دەستە ناو دنیای میکر دۆزەخێنراوەتە ناو بەهەشت دەیان زۆری دوژمن و دڕندەی نوێ بۆ یاریەکە زیاد کراوە یەکێ لەوانش قڕشێکی زەبەلاحە نرخی ئەم DLC $20 بەڵام بۆ گەیمەرانی یەکس بۆ کەس گەل لە ڕێگەی گەیم پاسەوە یاریەکەیان هەبێت بە خۆڕایی وەری دەگرن کە جێگەی خۆشحاڵیە دەمێ بۆ چوونی ئێوە وەگرم هەرگیز یاری دومتان تاقی کردیتەوە دومی چێرنەڵ یاخود دوومەکەی دیکە یاننا لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن لە کۆتاییدا بە شێوەیەک لە شێوەکان زۆمبیەکان لە بۆ یاری Red Dead Redemption 2 یاخود Red Dead Online زیاد کرا لە یادی بۆنەی هەڵدەبین ئێستا مۆدێکی نوێ بەناوی Dead of the Night زۆمبی مۆد بەردەستە لە ناو یاری Red Dead Online تێدا چەندین جلوبەرگ و ماسک ڕەنجی چەک بەردەستە بە ستایلی هاڵەوین هەروە لە ناو بۆدەکانی مەڵتیپلەیرش گەیمەران لە ناو مەیدانێک شەڕ دەکەن دوو تیم بەرامبەر بە یەکتری و زۆمبیەکان ژە ناو یاریەکەی هێرش دەکەنە سەر هەردوو لا و هەردوو لاش دەبێ یەکتری بکوژن هەرچەندە ئاپدێتەکە کێشەی تەکنیکی و گڵیکی زۆرە بە قسەی گەیمەران بەڵام گەیمەران بە شێوە لە شێوەکان دڵخۆشن کەوا ڕۆکستار گرنگی بە زۆمبیەکانی Red Dead دەدا دەمەوێت لە کۆمنت بۆ چوونی ئەوەگرم ئایا دڵخۆشی کەوا ڕۆکستار مۆدێکی زۆمبیەکانی خستە ناو Red Dead Online لە جیاتەوەی بکاتە ستۆری DLC لە ناو Red Dead Redemption 2 وەکو ستۆری یاخودنا ئایا تاقی دەکەیتەوە یان نە تاقیت کردیتەوە یان لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن زۆمبیەکان هاتنە ناو یاری Call of Duty Modern Warfare و هەروەها Warzone بە ناوی The Haunting of the Wilderness تێیدا زۆمبیەکان زیادکراوە کاراکتەری فیلمی Chainsaw Massacre و هەروەها کاراکتەرە بنەبانکی Jigsaw لە فیلمەکانی سۆ لە بۆ یاریەکەی زیادکردیان وەکو کاراکتەر وەکو سکین دەتوانی بەکاریان بینی هەروەها هەر یاریزانێک داون بێ وەکو زۆمبی دووبارە دێتەوە ناو یاری Warzone و هەروەها کیلێک بکات دووبارە دەبتەوە کاراکتەرەکەی خۆواتە دەبتەوە مرۆڤ لەگەڵ باش بلوپرنتێکی نوێ بۆ چەکێکی ئەسڵ ڕایفل زیادکرا لەگەڵ شۆتگانێکی نوێ سکینێک بۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر چارمێکی نوێ هەموو ئەو سکینانە لە ڕێگەی بەندڵێک بەردەست دەبێت تاقیت کردیتەوە یان بەتەمای تاقیکەوە لە کۆمنت حەز دەکەم بۆ چوونی ئێوە وەربگرم لە کۆتاییدا گەیمەران دەتوان بە کواڵەتی 1080 بە 60 فریم لەسەر کۆنسۆل یاری PUBG بکەن بەڵام تەنیا لەسەر PlayStation 4 Pro وەروەها Xbox One X واتە لەسەر PlayStation 4 فات یاخود سلیم بەردەست نابی 60 فریم وەروە Xbox One S بەردەست نابی لەگەڵ Xbox One ڕەسەن بۆیە تەنیا لەسەر PlayStation 4 Pro Xbox One X بەردەست دەبێت بەڵام ئەپدێتێکی پێشوازی کرا و خەڵکی گەیمەران لەمێژە داوای ئەپدێتێکی باش دەکەن لە بۆ یاری PUBG چەندی ساڵە یاری PUBG لەسەر کۆنسۆلەکان پشتگێخرا ئێستا گەیمەران لە ناو یاریەکە لەسەر کۆنسۆلەکان مەسەلەن PlayStation 4 Pro و Xbox One X دەتوانن مۆدی گرافیک هەڵبژێرن بە 4K 30 فریم یاری بکەن یاخود بە پرفۆرمانس هەڵبژێرن بە 1080 لە 60 فریم یاری بکەن ئەم ئەپدێتە هەفتەی داهاتوو بە خۆڕایی بەردەست دەبی دەمێ ڕێنگۆ بزانم یاری PUBG لەسەر PlayStation 4 یاخود Xbox One تاقی کردیتەوە و ئەو ئەپدێتە نوێ وەلێ دەکات یاریەکەی تاقیکەیتەوە یاخودنا لەمێ بۆ چوونیەوە لە کۆمنت بزانم مایکرۆسۆفت ڕاگەیان یاریەکانی Halo The Master Chief Collection لەسەر Xbox Series X لە کواڵەتی 4K 120 فریم بەردەست دەبێت بەڵام ئەو کواڵەتیە بەرزە تەنیا لەسەر Series X بەردەست دەبێت چونکە Series S کواڵەتی 4K نییە بەڵام نازانین لەسەر ئەو 120 فریمەکەمان پێدەدا بە کواڵەتی 2K یان 1080 ئێستا نازانین لە مێژە گەیمەرانی PC ئۆپشنیان هەیە دەتوانن کواڵەتی هەڵبژێرن فریم ڕیت هەڵبژێرن و جێگەی خۆشحاڵیەکەوە مایکرۆسۆفت ڕاگەیان بە کواڵەتی 4K 120 فریم لەسەر Xbox Series X دەتوانین یاریەکانی Master Chief Collection تاقی بکەیتەوە لەسەر Series X
دڵخۆشی بۆ ئەپگریتە یاخودنا پلانەتی Xbox Series X بکڕی یاخودنا بە بڕای مشتێکی زۆر باشە لە بۆ هەموو گەیمەرانی Xbox کە چاڕوانی کوالڵەتی بەرز لە یاریەکی وەکو لە یاریەکانی Master Chief Collection دەکەن. ئەپدێتێکی زۆر سەرنجاچێژ لە بۆ یاری ڕێینبۆی بڕیارە بڵاو بکرێتەوە کەوا دەستکاری ئەو کەسانە دەکاتن کەوا بەردەوام شیلدی بەکاردێنن. هەر لە ئەپدێتەکە ریکۆڤەری بۆ 0.4 چرکە دابەزیوەتە یەک چرکە هاتوۆتە خوارێ جوڵەکانیش بەگشتی 50% دەستکاری دەکرێن بەڵام گەورەترین گۆڕانکاری لە کاتی بەکارهێنانی شیلدا. گەر ئێستا گەیمەر شیلد بەکاربێنێ لەبار دەبی بۆ لێدان بە چاکواتە گەربێت و بە شێوەی میڵی ئەتاک یاخود بەچەکەی خۆت بەدەستی لی بدەیت دەتوانی داونی بکەیت. جگە لەمانەش چەندین گۆڕانکاری دیکەش دەکرێت دواتر بۆ گەیمەران ئاشکرا دەکرێت. بۆ چوونی ئێوە حەز دەکەم بزانم لەسەر یاری ڕێینبۆ سیج لە چ قۆناغێکی کردیت نەکردیان نازانم چی لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن. گەیمەران تووڕان زۆر قسەش بە کۆمپانیای یوبیسۆفتی دەڵێن لەسەر یاری Watch Dogs Legion چونکە ئاشکرا کرا یاریەکە تەنیا 30 فرێمی لەسەر PlayStation 5 و Xbox Series X و S دەداتن گەربێت و ڕێی ترێسینگ لە کوالڵەتی 4K بەکاربێنی. بە بڕای من گەر گەیمەران چاڕوانی 60 فریم دەکەن چاڕوانی 60 فریم مەبن لە هیچ یاریە گەربێت و ڕێی ترێسینگ بەکاربینی وە کوالڵەتێکەشی بکاتە 4K لەسەر هەردوو کۆنسۆل PlayStation 5 و Xbox Series X چونکە ناتوانن 30 فریم بە هیچ یاریەک بدەن لە کوالڵەتی 4K بە ڕێی ترێسینگەوە. بەڵام تا ئێستا نازانین ئایا لە کوالڵەتی 1080 دەتوانێت 60 فریممان بداتی بە ڕێی ترێسینگ یاخودنا. گەر نازان ڕێی ترێسینگ چیە ڕێی ترێسینگ وێنەدانەوەکە جوانتر دەکات وەروە لایتینگی ناو یاریەکەی تقریبان لە ڕاستی نزیک دەکاتەوە. بڕیارە یاری Watch Dogs Legion لە دەیمانجی 11 لەسەر کۆنسۆلەکان و PC بڵاو بکرێتەوە. دەمەوێتان پرسم کەستان یاری Watch Dogs Legion تان پری ئۆردەر کردی یاخودنا بە تەمای بیکە یاخودنا لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن. زۆر جا گەیمەران ئەو پرسیارە دەکەن PlayStation 5ەکەیان بە بەرزی دابنێن یاخود بە خواری دابنێن بە پانی کامیان باشترە لە بۆ ڕاکێشانی هەوا و ساردکردنەوەی PlayStation 5ەکەیان تاوەکو هەوا زیاتر بستە ناو فانەکانی. سۆنی بە فەرمی وەڵامی دایەوە دەڵێ هەر چۆنێک PlayStationەکە دابنی کێشەی هەوای نابێت. سۆنی لە ڤیددیۆیەکدا تاوای پارچەکانی PlayStation 5 لە چەند هەفتەی ڕابردوو ئاشکرا کرد. فانەکەمان بینی کە فانێکی گەورەیە و لە دواوەش ئامێرێکی ڕاکێشانی گەرمی هەیە و بەناوی هیت سینک و لە پێشەوەش دوو جۆرفانی گەورە هەیە بۆ ڕاکێشانی هەوا. ئەو یوتیوبەرە ژاپۆنیانەی دەستیان بە PlayStation 5 کەوتووە چەند یاریێکیان لەسەر تاقی کردوێتەوە ڕایانگەیان دووەکەوە PlayStation 5 زۆر بەهێمنی کار دەکات هیچ دەنگێکی گەورەی لێ نایە وەکو PlayStation 4 فات یاخود PlayStation 4 Pro کە دەنگێکی گەوری هەیە. دەمەوێت لە کۆمنت بۆ چوونی ئێوە بزانم کە هەر کۆنسۆڵە کتابی PlayStation 4 بی Xbox One بی Xbox 360 بی PlayStation 3 بی کامیان وەلە چی یاریەکیش ئەو کۆنسۆڵە دەقیژێنی و هاواردە. PlayStation 4 Pro-ەکەی خۆم لە هەندێک یاری دەنجی لێوە دێن بە تایبەتی ئەو یاریانێکەوە گرافیکەشی زۆریان پێویستە وەکو God of War یاخود وەکو یاری The Last of Us بەڵام بەگشتی بە بڕای من زۆر بەهێمنی کارێکی دێتاوە گوێستا دارزارە دەنگەکی لێوە دێ بەڵام بەو شێوازە گەورەی نییە. هەر قسەکردن لەسەر PlayStation 5 سیستەمێکی نوێی ترۆفی دەبێت. گەیمەران لەسەر PlayStation 5 لەگەڵ بەرزهێنانی هەر ترۆفێکی نوێ ئەڤەتارێکی نوێ وەردەگرن بۆکو وێنە بۆ پرۆفایلەکانیان لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە ئێستا ترۆفی نرخی بەرزتر بووە ئێستا لێڤڵی گەیمەر تاوەکو 999 لێڤڵ بەرز بۆتەوە تاوەکو بەدەستیان بێنی. دەمەوێت لێتان پرسم چەند ترۆفیت بەدەستی نایە و لە چی یاریەک بەرە زۆرترین ترۆفیت بەدەستی نایە چونکە وەکو خۆم من ترۆفی هەنتەر نیمە کە کاتێکی زۆرم نیە تاوەکو بە دوای ترۆفیەکان بکەم بەڵام حەز دەکەم نەفەرێکی بدۆزمەوە لە کۆمنت کەوا ترۆفی هەنتەر بیتن. Ubisoft ڕۆودماپی DLCەکانی خۆی ئاشکرا کرد لە بۆ یاری Assassin's Creed Valhalla. لە ڤیدیۆیەکی نوێ Ubisoft بۆ یەکەم جار دوو DLC بۆ یاری Assassin's Creed Valhalla ئاشکرا کرد یەکێکیان گەشتکردنە بۆ ئیرلند و داگیرکردنی شوێنێکی مێژوویە دووەمیشیان گەشتکردن بۆ فەرەنسا بۆ پاریس کە ئەویشان مێژوویەکی ڕاستەقینەیە لەناو مێژوەکانی ڤایکینگ هەیە. هەروەها چەند بابەتێکی بەخۆڕاییش بۆ هەمووان زیاد دەکەن بۆ کەسانی سیزن پاسەکەیان هەیە یاخود نا. پێویستە سیزن پاس بکڕێگەرێتەوە ئەو دوو DLC وەربگریت چونکە بەشەکەن لە سیزن پاس وەگەر ڤێرژنی گۆڵد یاریەکەش بکڕی سیزن پاسی لەگەڵە یاخود ڤێرژنی ئۆڵتیمەیتەکە بەڵام DLCەکان زۆر سەرنجاکێشنین بە بڕای من چاوەڕێم دەکرد ثۆریان ئۆدنیان فانتەسیەکی نۆرسی تێدا بووە هاوشەوەی DLCەکانی ئۆریجین و ئۆدەسی کەلایانی فانتەسی یۆنانی کۆن و میسری کۆنی بەسەر کردەوە. هەرچەندە من یاریەکە دەکڕم لە ڕۆژی یەکەمی ژیارەکە لەوانەیە سێ ڕۆژ پێش وەختی پری ئۆردەری بکەم و لە فەیسبوک بە شێوە ڕاستەخۆ یاریەکەتان بۆ دەگوازمەوە لە یوتیوبیش پێشکڕین و دوایکردنی ئەوشتانە هەموو لە بۆ دەکەم بەڵام چاڕوانیشتی زیاتر بوونە DLCەکان دەمێ ڕێی گۆ وەگرم یاری Assassin's Creed Valhalla تاقی دەکەیتەوە یاخودنا لە کۆمنت بۆ سونی خۆتان بنووسن. دووەم گەورەترین بابەتی ئەو ڕۆژم بێگومان بە باسکردنی نەخشە دزەپێکراوە کەی کۆمپانیا ڕۆکستارە لە بۆ یاری GTA 6 لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتی لە کوردستانیش
نەخشەیەک بڵاو کرایەوە کە ئەوە نەخشەی GTA 6 و ئەو کەسێک کە نەخشەکەی بڵاو کردیتەوە هەمان ئەو کەسەیە کە لە چەند ئەڵقەی ڕابردووش لۆم باسکردن کە لە ماڵپەر ڕێدت وتبوو یاریەکە باس ساڵانی 1970ەکان دەکات ئێستا چەندین دەنگۆی دیکە هەیەکەوە پژگیری ئەو قسەیە دەکەن کە یاریەکە باس ساڵانی 1970 دەکات باسی شوێنێک دەکاتن کە زۆر لە مایامی ئەمریکای دەچیتن وەکو ڤایستی کە باسی تحویلکردن و بازرگانی مادەی هۆشبەر بە کۆکاینی دەکاتن نەخشەکەش ئەگەر بێت و نەخسەی نەخشەکەش بکە کە بڵاو کرێتیا خۆ زەی پێکرایە تقریبا شتێکی زۆر گەورەمان زانیارێکی گەورەمانە سەر یاریەکەی پێنادا من لە ڤیدیۆکانی دیکەش پێم وتینەکەەوە ئەو دەنگویان لەسەر یاری GTA بڵاو دەکرێنەوە شەردنی هەر هەمووی ڕاستبی بەڵام ئەو دەنگۆیە کە نەخشەکە ئایا ئەو نەخشەی GTA 6 دەبی یا خودناوە بڕای من ئەگەر بێت و دەنگۆیەکانی پێشتر ڕاست بن ئەو دەنگۆیە ڕازە دەچی لەبەرەوەی تاوکەری ویە هەر لەسەر ئەو ستایلەیەکەوە دەڵێ یاریەکە باس ساڵانی 1970 دەکات و یاریەکە درێژ دەبتەوە لە بۆ چەندین دێ لە پاشە خۆی و لەوانەیە لە زیاتی یەک نەخشەی دوو نەخشەی تێداوی یاریەکە لە بەرهەمهێنانە من دەزانم یاریەکە لە بەرهەمهێنانە ئێستا لە فول پرۆداکشنە خەریکی تەسویرکردنی حیوارەکانن خەریکی تەسویرکردنی موشن کاپچەرینە چونکە گەر بێت و موشن کاپچەر تەواوی یەک لە ئەکتەرەکان شتێک هەر بڵاو دەکاتەوە بەڵام تاواکو ئێستا هیچیان بڵاو نەکردیتەوە بۆیە هەشتا هەر لە بەرهەمهێنان وەروە یاری GTA 6 لەوانەیە ئەو وادەیە کە دایانە تۆزێک تاخیرتریش بی لەبەر مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆناوە تۆزێک تاخیرتر بێ با بڕای من چاوەڕوان GTA 6 مەکەن تاوەکو چەند ساڵەکە خۆشەویستان هەواڵەکانی ئەو پێشەمەیەم بوو لە بۆ بەرنامەی سفر یەک ژیری هیوام وایە سووتان لێوەرگرتبی بە مایشکاتی گیڤەوەیەکانمان وەستاندیە بە هۆکاری ئەوەی کەەوە زۆر نەتەن داواتان دەکرژیر سیستەمێکی عادل پێڕۆن هەکەی لە بۆ بەخشینی گیڤەوەی خەریکم لە ماڵپەڕێک شتێک بدۆزمەوە تاوەکو ئەوەی خۆشەی سەردانی ماڵپەڕەکە بکەن لەوێن دەر ناوی خۆتان تۆمار بکەن ئەو ماڵپەڕە بە شێوەیەکی عاشوایی نەفرێک بە هەڵبژێری هەفتانە خەریکم تاوەکو شتێکی وە بدۆزمەوە ڕێکارێکی نوێ بدۆزمەوە ئاگادارتان دەکەمەوە کەوا دووبار دەست بە گیڤەوەی دەکەیمەوە ڕێز و خۆشەویستم خۆڵ بکەن تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ